ئەم بابەتە تەوەری سەرەکی کاتژمێر 18 لەگەڵ میوانەکەم گفتگۆ لەبارەی گەندەڵی و بەهەدەردانی سامانی گشتی لە عێراق و ئاشکرابوونی کەیسی لەم شێوەیە لە ڕابردوو لە ئێستا لە عێراق دەکەم. بەڕێز محەممەد ڕەحیم سەرۆکی دامەزراوەی شەفافیەت و هەروەها پاڵپشتی لەگەڵم دەبێت، دامەزراوەی ئەنەهرین بۆ پاڵپشتی شەفافیەت و دەستپاکی. بەڕێز محەممەد سپاسکە لەگەڵ کوردستان 24. ئەم بابەتەی کە باس کراوە لەلایەن وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی عێراقەوە 2 تریلیۆن و نیو ملیۆن دینار دیار نەماوە. ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ سەرچاوەی ئەم بابەتە لەکوێوەیە و بە دوواداچوونەکان تا ئێستا بەکوێ گەیشتون؟ لە دەستپێک سڵاو لە ئێوە و لە بینێرە بەڕێزەکانتە لە ڕاستیدا ئەم بابەتە کە لە میدیەکان بڵاو بۆتەوە لێدوانی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی بەڕێز ئەحمەد ئەسەدی لەبارەی دیارنەمانی 2 تریلیۆن و 500 میلیارد دینار. ئەمە ئەگەر بەو شێوەیە بێت بەڕاستی ئەمە وا دەکات کە کۆمەڵگا متمانە بانکەکان لەدەست بدەن. ئەمە کاریگەری زۆری دەبێت لەسەر ئاستی ناوخۆی و نێودەوڵەتیش کاردانەوەی توندی لێ دەبێت بۆ ناوبانگی بانکە عێراقیەکانیش. بۆیە من ئێمە هەمیشە گوتومانە کە پێویستە بانکە عێراقیەکان پابەندی بنەماکانی شەفافیەت بن. هەروەها ئەمە کاریگەری زۆری لەسەر ئاستی نێودەوڵەتیش لەسەر ناوبانگی تەنانەت عێراق بە شێوەیەکی گشتی هەیە لەبەر ئەوەی کە وەک باوە کە هەمیشە عێراق بەوە ناوزەر دەکرێت و وەسف دەکرێت کە زۆرترین ڕێژەی گەندەڵی تێدا تۆمار دەکرێت. هەمیشە باسی گەندەڵی لە عێراق دەکرێت. دەمانەوێت بە دەسەڵاتداران بە شێوەیەکی ئاشکرا ڕابگەینم بۆ جەماوەر چارەنووسی ئەو هەموو پارەیە بۆ کوێ دەچیت بە دڵنیاییشەوە لێژنەیەک لە وەزارەتی دارایی و لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و هەروەها بانکی ڕافیدەینیش لێژنەیەک پێک هێنراوە، بەڵام هەموو ئەم لێژنانە لە چاوەڕوانی هاوڵاتیاندا دەمێنن بۆ ئەوەی بزانین ئەنجامەکان چییە، چونکە ئەنجامەکانیان زۆر گرینگە. ئەو ئەنجامانە دەبنە بنەمایەک بۆ ئەوەی ئاخۆ هاوڵاتیان متمانەیان بە بانکە عێراقیەکان دەمێنێت یاخۆت پشتی تێدەکەن یاخۆت ئەو متمانەیە لەدەست دەدەن. و پێویستە لەەنە دەسەڵاتدارەکان بەرپرسان بە تایبەت دادگا و دەستەی دەستپاکی ئەوانش بە دواداچوونی کامل بکەن بە شێوەیەکی هەفتانە راپۆرتی دەوریان لەبارەی لێکۆڵینەوەکانیان بدەن بە هاوڵاتیان کە هەنگاوەکانیان بە کوێ گەیشتون لەبارەی ئەو جۆرە بابەتانە. بەڕێز محەممەد، پێشووتر لە عێراق دۆسی لەم شێوەیە هەبووە، دۆسی گەندەڵی گەورە بۆ نمونە دزی سەدەوە کۆمەڵێک دۆسی دیکەی گەندەڵی کە لە عێراق پشتڕاستکراوەتەوە، بەڵام یا بە شێوازێک ئەم بابەتە پەراوێز خراوە یا وای لێکراوە کە بەدواداچوون بۆ بابەتەکە نەگات هیچ ئەنجامێک. پێتان وایە ئەم لیژنەی ئێستا لەسەر ئەم دۆسیە پێک هاتووە بە دەردی هەمان لیژنەکانی پێشوو دۆسیەکانی پێشوو دەچێت یا ئەنجامێکی دەبێت؟ هاوکات ڕۆڵی دامەزراوەکان بۆ پاڵپشتی شەفافیەت و دەستپاکی لە ئاشکراکردنی هۆکارەکانی ئەم دۆسیە چۆنە؟ ئەم بەداخەوە پێشتر هەندێک ڕێککار هەبوون، بەڵام پەندەکە لە لێکۆڵینەوەکاندا نییە. پەندەکە لەوەدایە کە بۆچی سزا نادرێت، کە بۆچی ئەوانەی ئەو کارانە دەکەن ڕێکاری یاسایی بەرامبەریان ناگیرێتە بەر. دەزانین بە چەندین جاری دیکە سامانێکی زۆری عێراق بەهەدەر چووە لە ڕێگەی گەندەڵیوە بردراوە وەم بووە، بەڵام تا ئێستا هیچ ڕێکارێکی یاسایی نەکراوە. بۆیە پەندەکە لێرەدایە، پەندەکە لە لێکۆڵینەوەکاندا نییە. ئێمە چاوەڕێی هیچ ئەنجامێک ناکەین بۆ ئەوە بزانین
لە کۆتاییدا کە ئەو تاوانانە دەکرێن لە بەرامبەردا سزاکە چییە بەسەریدا دەسەپێنرێت بەسەر تاوانبارەکە بەڵام ئەو دەمانەوێت بۆ لە مەودووە داواش دەکەین کە هەر تاوانێکی لەو شێوەیە ئەگەر ڕاگەیەندرا و ئاشکرا بوو لە شەقامی عێراقی تەنی پێویستە هەموو ڕێککارەکان بە ئاشکرا بۆ جەماوەر و ڕای گشتی عێراقی ڕابگەیەندرێت ئێمە لە ڕاستیدا دەزانین ئەو جۆرە گەنداڵیە وەکو ڤایرۆسێکە لاشەی دەوڵەت دەپوکێنێتەوە وەکو ئەوەی کە لە دزی سەدا باز دەکرا بەڵام تا ئێستا هیچ ئەنجامێکی نەبووە ئێستا جارێکی دیکە ئەوە هیچ نەبوو کە تا ئێستاش قسەی لەسەر دەکرا ئەو دزی سەدەیە ئێستا دەبینین چاودێری هیچ سندوقی چاودێری کۆمەڵاتی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتیش هاتە سەر بەڵام هیچ ئەنجامێک نابینی ئێمە پێویستیمان بە پێداچوونەوەیەکی تەواوەتی هەیە لە کەرتی بانکی و مەصرفی عێراقی بۆ ئەوەی ڕێکاری تۆن بگیرێتە بەر و پێویستە ئەو بەرپرسیارەتەش لە ئاستوی وەزارەتی دارایی و دەستەی دەستپاکیە کە باشترین سکوێریتی لەسەر ئەو بابەتە دابدرێت لەسەر سندوقەکانی چاودێری دابدرێت لەسەر و هەروەها پێویستە ڕێنماییەکانیش دەربکرێن تایبەت بە بانکەکان بەڵام ئەگەر بەو شێوەیە بەردەوام بێتن پێم بە بڕوای من ئەو گەنداڵیە هەر بەردەوام دەبێت و متمانەی هاوڵاتیانیش بە بەڕێز محەممەد ڕەحیم بەڕێزت ئاماژەت بۆ کرد لە سەرەتای قسەکانت دامە بۆ ناوبانگی عێراق خراپە عێراق بە بەردەوامی لە ڕیزبەندی گەندەڵترین وڵاتانی دنیاە و دەشڵێت ئەگەر چارەسەر نەکرێت گەندەڵی هەر بەردەوام دەبێت بۆ گەندەڵی لە عێراق هەر بەردەوام دەبێت هۆکاری سەرەکی بوونی گەندەڵی لە عێراق چییە؟ بەڵێ لە ڕاستیدا هۆکاری سەرەکی زۆرن هۆکاری سیاسی هۆکاری کۆمەڵاتی هۆکاری ئیداری و هۆکاری یاساییش واتە هۆکارەکان زۆرن بەڵام نەبوونی ڕێککاری تۆند و فلتەری بەهێز لەسەر کەرتی دارایی لە عێراق ئەمە وای کردووە کە دەستەکان بە ئاسانی بتوانن بچنە ناو دزە بکەنە ناو سندوقەکانی بانکەکان و ڕاستە کە ماوەی ئەم چەند ساڵی دوایی جوڵانەوەیەکە بوو بۆ ئەوەی ڕێکارەکان تند و تۆڵ بکرێت و پارێزبەندی نەختینە لە عێراق بەهێزتر بکرێت بەڵام تا ئێستا بەهۆی ئەو گەندەڵ کە بە ڕەگ و ڕیشە وڵاتدا چۆتە خوارەوە نەتوانراوە بگەینرێتە ئەو ئاستەی کە بتوانن بە تەواوەتی کۆنتترۆلی سندوقەکانی نەختینە بکرێت و هەروەها پێویست بە دەرکردنی یاساشەیە لە پەرلەمان بۆ ئەوەی ڕێکاری سزاکان و ئیجراعاتەکان تونتر بکرێن بەرامبەر هەر لایەنێک کە یاسا سەروەر بێت بۆ هەر کەسێک کەس لە سەروی یاساوە نەبێت و بۆ ئەوەی هەروەها دەبینین ئەو دەسەڵاتە سیاسیانەش کە هەن ئەوانەش هۆکاری سەرەکین بۆ بڵاوبوونەوەی گەنداڵی و هەروەها سیستەمی پشکێنەش دەتوانم پەنجە بۆ ئەوەش درێژ بکەم کە ئەویش هۆکارێکی سەرەکیە لە سپاس بەڕێز محەممەد ڕەحیم سەرۆکی دامەزراوەی ئەلنەهرین بۆ پاڵپشتی شەفافیەت و دەستپاکی لە بەغداوە لەگەڵمان بووی زۆر سپاس.